لەناو کۆلێژی شەریعە پێکەرێکی هونەرمەند سێوەی لەیە کە مەسیحیە ئێمەش ڕێزی لێ دەگری. خوێندکارانی کۆلێژی شەریعەی زانکۆی کۆیان جیاواز لە ڕۆژانی دیکە لە نێو باخچەی کۆلێژەکەیاندا لە پاڵ پەیکەری سێوەی گۆرانی بێژ وانە دەخوێنن. دەنگێکی ڕەسەن بە کوردی گۆرانی دەچڕی بەڵام کەم کەس دەیزانی شوێنکەوتووی ئاینی مەسیحیە. پێم ماشتێکی زۆر جوانە و جوانکارێکی زۆریشی دا و بینایەکەمان و هیوادارم گرنگی زیاتر بە ئەو کەسانە بدرێکەوە زانای گەورەی کوردن. مامۆستایانی زانکۆ دانانی ئەم پەیکەرە دەگەڕێنەوە بۆ ڕابردووی ئەم شارە کە ئاینەکان هۆکارێک بووە بۆ پێکەوە ژیان. لە جەژنەکانە پیرۆزباییان لە یەکەین ئەوان پیرۆزباییمان لە یەکەن یعنی ئەو جۆرە تێکەڵیا ڕەنجی داوەتەوە لە ناو پرۆگرام ئاکادیمیەکەی بەشەکەی ئێمەش. سێوەی هونەرمەند جگە لە چڕینی گۆرانی کوردی لە بەشێک لە بۆنە ئاینیەکانی موسڵمانەکاندا گۆرانی ئاینی لە مزگەوتەکاندا گوتووە. خالید محەممەد NRT کۆیە.